ئەگەر بکرێ خۆت بناسێنی. من ناوم بەهرە ئەحمە لە وڵاتی سوید دەژیم لە شاری یەتەبۆری. ماوەی 13 ساڵە لەگەڵ مناڵە ئیژەکەم لە ڕەوزە و حەزانە و ئیستەش 3 ساڵە لە مەکتەب ئیژەکەم وەکو فیتیچ پێداگۆگ واتە یاریدەدەری مامۆستا و ئەو بەشەی کە مناڵەمێنێتەوە ئەسران. بەردەوام قسە لەسەر بەراوردکردنی باخچەی ساوایان یان پەروەردەی ئێمە بەگشتی ئەکرێت لەگەڵ وڵاتانی پێشکەوتوو و سوید بە تایبەتی کە دەوترێت بەشێک لەم سیستمی خوێندنەی ئێمە و بەشێک لە سیستمی تەنانەت باخچەی ساوایانەکانیشمان هاو با بڵێن جنسە لەگەڵ پەروەردەی سویدا. ئەگەر بکرێت تێبینی و سەرنجی تۆ بە تایبەتی لەسەر باخچەی ساوایانی هەرێمی کوردستان چییە؟ یان دیارترین ئەو جیاوازیانە چین کە لە نێوان ئێرە و کەلتوریکی پێشکەوتوی وەک سویدا هەیە؟ بەڵێ بەڕاستی من خۆم چووم بۆ باخچەی ساوایان نەک نمونەیە شوێنی ترکە نمونەیە نییە بڵین زۆر بەداخەوە ینی من زۆر سپاسی هەمووان ناکەم کە ئەو ئیشاکەن هەوڵی خۆیان ئەیان بەڵام ئێمە شتە بنەڕەتیەکە عیلمە بنەڕەتیەکەمان نییە لە کوردستانە کە بەتایبەتی ئەو کۆلیژەی کە پەروەردەی مامۆستایان کە پێڵێندا دەلێرە ئەکات بۆ مناڵانی ڕەوزە و حەزانە کە ئەبێ بەڕاستی خرجی کولیە بێ یعنی بۆ یەکی ئیشی نەبێ و بچێت لە ڕەوزە و حەزانە ئیش بکە ئایا ئەمە شتێکی کەمە؟ ئایا مناڵ ئەوە نەکەمە کە یەکێک هیچ شتێک نەزانێ بڕوا لەوێ پەروەردەی مناڵ بکە؟ ئەجا ئەو ڕێزنەگرتنە لە مناڵ کە ئێمە بەڕاستی کارەکاتە سەر شخصیەت و بۆچوونی ئەو مناڵەکە گەورە بێ. ئەگەر ئێمە لە مناڵیەوە لە عمری 1 ساڵیەوە لە 6 مانگیەوە ئەتوانم بڵێم ئێمە احتیمام بین و سیستمێکی تایبەتی ئەبێ سیستمێک هەبێ لە وڵاتە ئێمە سیستممان نییە ئەو شتانە شکەیەت لە وڵاتانی عەرەبیەوەی بەداخەوە ینی وتیان ئێمە لە ئەردەنەوە سیستممان بۆیێت یعنی ئێمە بێ بەراورد بکەین بزانین بۆچی لە وڵاتێکی وەکو سوید و نەرویج کە یەکەم وڵاتن لە پەروەردەی مناڵ و سەرکەوتووترین وڵاتن لە مەکتەب و ڕەوزە و حەزانە بۆچی سیستمی ئەوان نێنین خەڵقانێک هەن لەوێ ئەخوێنێن مەسەلەن یان ئیشەکەن ئەتوانین ئیستیفادەیان لێ بکەن ئەو شتە بێننەوە بۆ ئێرە. دیارترین تێبینی تۆ لەسەر باخچەی ساوایان چییە؟ بۆ نمونە لە بواری بیناسازی باخچەی ساوایانی ئێمە چی؟ بیناکردن قەست شوێنەکەیانە شوێن هیچ مواسەفاتێکی تیان نییە بۆ ئەوە لەبەرەوە ئەمە ژوورانە هەر جوانەکرێ ئەو مامۆستایە مدیرە هەر کەسێکە بەڕای خۆی بە زەوقی خۆی ئەچێ دیوار بۆیەکە و پەردەی کەشخە و جوان دانێت و شیان شتی تر ئەکا شتی گەورە مناڵ ئەبێ لە جەوێکا بژی جێوی خۆی بێ خۆی هەڵی بژێریە ئەگەر خۆشی هەڵی نەبژێریە وا بێکە ڕێک بێ مساوی بێ لەگەڵ مێشکیا بەڕاستی چکەم شتانە کارەکە هەر لە 1 ساڵیەوە و شتە زەقانە بینێ هیچ هاوتان نیە لەگەڵ مێشکیا دوایەوە ئەم لێرە لە ڕەوزە و حەزانە مناڵ نابێنە حەوشە مناڵ ئەبێ بچێتە حەوشە ئەبێ 3 بەشی وەختەکەی لە حەوشە لە دەرەوە لە ناو ئەگەر خوابی یا غاباتێک نییە لەبەرەوەی کە ئاشنا بێ جارێکەکەم هەوای پاگۆرەگرێ دووەمەوە کەس پێی ناڵێ دانیشە وامەکە و ئەو بکە و شەڕ بکەن مەشغوڵە بێ بەشتی تەبیعەوە سەیری ئاسمانەکە سەیری دارەکە سەیری گژوگیاکە ئاشنا بێ بەو گیان لەبەرە بچووکانە وەکو خاڵخاڵۆکە کرم مێشولە ئەم شتانە یاریەکە گەڵاکان سەیری گەڵاکانەکە ئەم گەڵایە گەورەی ئەم گەڵایە بچووکە ئەم شتانە زۆر تەئسیرەکە سەر نەفسیەت و باری دەرونی مناڵیش. قۆناغەکانی خوێندن لای ئێمە دایەنگا سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە دواتر باخچەی ساوایان سەر بە وەزارەتی پەروەردەیە و دواتر تا پۆلی 12 ئایا ئەم جیاکردنەوەی وەزارەتە لە نێوان دایەنگە و لە نێوان باخچەی ساوایان کە هەرێکی سەر بە وەزارەتێکن دابەشکردنێکی یان ڕیزبەندیکی تەندروستە؟ من زۆر سرم سوڕما بەڕاستی یعنی کە ئەوەم بیست زۆر شتێکی ناخۆش بوو بەلامەوە بۆچی ئێمە مناڵ هەر لێرە شاهر ئەگەڕێنەوە بەسەر کە مناڵ زۆر بەکەم سەیرەکرێ ئەبێ من داواکەم لێرەوە بەڕاستی لەم کەناڵەوە لە حکوومەتی کوردستان لە دەسەڵاتدانا لەوانەی کە ئەتوانن ئەم شتانە بکەن کە بە زووترین کات هەوڵ بن
حەزانەکان بخەنەوە سەر وەزارەتی پەروەردە چونکە ئەگەر شتێک هەبێ شتێکی پەروەردەیی هەبێ ئیشەڵا هەبێ لە مستەقبەلا و زیاتر تەتویری پێبین و گەشەی پێبین ئەبێ بەیەکەوە بێت چونکە ئەو مناڵە کە حەزانە تەواوەکە ئەی باشە ئەو شتانی کە لەسەر ئەو مناڵەیە نەخۆشی دەرونیەکانی خۆی نەخۆش بێ یان مەسەن سست بێ نەشت بێ چۆن بێ ئەمە ئەبێ بڕوا لەگەڵی بەڕاستی بڕوا بۆ ڕەوزەکە چونکە ئەگەر تۆ وەزارەتەکە یەک وەزارەت نەبێ ئەم نەقلە ناکرێت جا من زۆر سوپاسی ئەوانەکەم کە ئیش لەم کاروبارەکەن و داوایان لێەکەم کە بە زووترین کات ئەم ئیشە بکرێ ینی نەخرێتە پشتگوێ دانانی کادری تایبەت بە باخچەی ساوایان بۆ نمونە جیاکردنەوەی دادا و باجی و مامۆستا لەسەر چ بنەمایەکە ئایا دەبێت جیاوازی هەبێت تەنانەت لە بڕوانامەشیاندا بە نمونە دادە زۆر گرنگ نەبێ بڕوانامەی نەبێ و مامۆستا پێویستە بڕوانامەی زانکۆیان پەیمانگای هەبێت ئەم جیاکردنەوەیە پێ دوایە جیاکردنەوەیکی تەندروستە یان تەنیا وانەکانە پێویستی بە بڕوانامە هەیە و دادەکان پێویستی بە بڕوانامە نییە؟ زۆر سپاس دەکەم بۆ پرسیارە قوڵە زۆر ڕاست و دروستە بەڕاستی ئەم شتە هەر نەک هەر بۆ مناڵ یعنی لە بینی دادە و مامۆستاشە شتێکی فرۆقی تەبەقی دروست دەبێ دایمە ئەبێ ئەو خۆی بە بەرزتر و باشتر بزانێ لەو ئەو دایبیە گۆڕێ من مامۆستای چی؟ ئەگەر مامۆستاش بی خریجی کولیەش بی هەر نابێ بەو شێوەیە تۆ خۆن ناو بنێ بۆ مناڵێک بڵێ من دەرزەڵێمەوانێ و ئەو دایبیە گۆڕێیان ئەو پەروەردە کاتەرچی شتێکی کاکە بەڕاستی ئەمە شتێکی زۆر ئەتوانم بڵێم نابەجێیە ئەبێ خۆی کە ئەو سیستمەدانرا بۆ ڕەوزە و حەزانەکان ئەبێ ئەو کۆلیژێکی تایبەت ئەڵێن کۆلیژێک هەیە ئیستا هێشتا تەخەڕوجیان نەکردووە بەس هیوادارم لەسەر سیستمی ئەردەن و میسر و ئەمانە نەبێت بەڕاستی کە ئەوانە تەخەڕوج پێکرێت و ئەم لەگەڵ ئەچی ئیشەکەن لەم ڕەوزە و حەزانە دادەش هەبێت ئەمە شتیوانیە من خۆم ڕەفیقێکی زۆر نزیکم هەیە سویدیە 5 ساڵ سیکولۆگ نەفسی خوێنوە 4 ساڵیش ئەم ئیشەی منی خوێنوە اینجا کۆرساتیش بەردەوام وەرەگرێ لە حەزانە ئیشەکە ڕەوزە و حەزانە هەموو یەکە لەوێ هیوادارم بۆ مستەقبل بۆ داهاتوو ڕەوزە و حەزانە بکرێ بە یەک چونکە ئەوەش سیفاتی تایبەتی خۆی هەیە اینجا ئەو مامۆستایی ڕەفیقم ئەو ئافرەتەی ڕەفیقم لە حەزانەکە دایبیە گۆڕێ 9 ساڵ اختصاصی هەیە دایبیە گۆڕێ ئەڵێ ئەبێ ئەوەی دایبیە گۆڕێ ئەوەنە پەروەردەیی هەبێ ڕێگەیەکی پەروەردەیی کە ئەو مناڵە پیساییەکەیان میزەکە بەخۆیە هەست بە زەن بکە هەست بەوا کا شتێکی خراپی کردووە بەس کە تۆ دایبەکەی بۆ گۆڕی ئەبێ بە شێوەیەک بۆی بگۆڕی کە قێزەون نەبێ و کە قسەی لەگەڵەکەی تو کە مامەڵەیەکی جوانی لەگەڵەکەی ئایا دادەیەکیەت کچە مەسەلەن شووی نەکردووە یان خۆی ژیانێکی سەختە ئەژی بەو شێوەیە من مامۆستام تۆ بڕۆ دایبی بگۆڕە یان مدیرە قاز لەسەر قاز دانیشتۆ وەڵام من مدیری ئەم حەزانەیەم بۆچی مدیر یعنی ئەمە چییە؟ ئەبێ خەڵک ئەگەر تۆ تەوێ کۆمەڵگایەکی دروستکەی تاکێکی سربەخۆ دروستکەی خۆی ئەوەیە ئەبێ لە مناڵیە و مناڵ کە ئەبێ لە دایک ئاگال لێ بێ و پەروەردەیکەی اینجا تاکی سربەخۆ دروست دەبێ کە ئەم جیاوازیە هەبوو لەم شوێنانە ئەم فروقە تەبەقەی لە دەریشەوەکەی بینی مامۆستاکەڵێەوە دایبێ گۆڕێ ئەبێ ئەمە لە مێشکی خەڵک دەرچێ کە مناڵ زۆر پیرۆزە مناڵ زۆر گەورەیە مناڵ شتێکە کە کۆمەڵگا دروست دەکات لە داهاتووە جا کە تۆ بە چاوێکی ئەوەنە خراپ و سوک سەیری کرد لە ئیستەوەی چێکە بۆ دانا تۆ دایبی بگۆڕە ئەمە ئەبێن یعنی ئەم شتانە بەڕاستی بێ نەمێنێ ئەگەر ئێمە بمانەوە پێشکەوین و بچینە ڕێزەی وڵاتە پێشکەوتووەکە مامەڵەکردنی باخچەی ساوایان لە لای ئێمە لەگەڵ شیرینی و خواردەمەنی و میوەهاتەکانە مامەڵەکردنێکی تا چەنە تەندروستە بە تایبەت بە پێی هیچ سمێکی تەندروستی نییە یان تێبینی تۆ چییە لەسەر بەخشینەوەی شیرینی و خواردن بە مناڵ بۆ ژیرکردنەوەی یان بۆ ڕازیکردنی بە یەکێک لە داواکانی مامۆستایان دادەیەک بەڵێ من خۆم چوون بۆ داینگایەک دوا خواردنیان کە ئەفتەڕێتی پێڵێن بە سویدی و دەزرد بە ئینگلیزی ئەمە شیرینی بڵێن لە دوای ناخواردن ئەمە بە هیچ جۆرێک
نەک من ڕام لەسەر نییە هەموو ئەخسایی عالم ڕای لەسەر ئەوە نییە کە شیرینی بورێ بە مناڵ بە هیچ جۆرێک کە ئەڵێن بە هیچ جۆرێک خۆی هەیە مەسە مناسەباتی خۆش شتێک ئەەکەی لە ساڵێکا 2 جار 3 جار جەژنە شتێکە ئەتوانن مەسەرەن شتانە بکەن بەس نەک وەکو بەرنامە چونکە ئێمە مناڵ هەر بە سوورەتێکی ئامیانی بە ڕۆژ پارە خەرجەکە و شیرینیە خۆن و نەنچین قڵێ لە گیرفانیا بێئەیاتێ و لە ماڵەکانە هەمووی هەیە مۆتا بەبێ حساب و کتاب لە سوید وەکو مەسەلێک بۆتانێنمەوە ڕۆژانی شەممان بەس مناڵ بۆی هەیە شیرینی بخوا ئەویش مناڵی حەزانە نە مناڵ لە ڕەوزەوە ئەتوانێ ئەو شتانە بکە ئێستا ئەمانە بۆ حەزانە بۆیان داناون بەس ڕۆژانی شەممان و یەک شەممان تۆزێ شتێکی دیاری کراون و قۆڵ دایک و باوکەکە ئەیان بە ئەگەر خۆشی مەسەلەن 9 ساڵ و 10 ساڵ بێ خۆی ئەچەی کڕێ و ئەتوانێ مۆتایەکیش بخوا ئەمە زۆر یعنی ناڵێ ناتوان بڵێم لە ساسە هەمویان بەس لە سانەوە ئەبێ پەیڕەوی بکرێ ئەم شتە چونکە کاریگەری شیرینی من دکتۆرە نیم بەڵام ئەتوانم بڵێم کە کاریگەری شیرینی لەسەر لەشی مناڵ چۆنە مناڵ کە تۆ پەروەردەیەکەی ئەبێ ئەو خەلایەنەی لەشی ئەتەوێ یەک بگرێ تونگ بێ و گەشە بکە و تونگ و تۆڵ بێ بەس شیرینی کۆلا هەموو شەربەت فانتا سادی ئەم مۆتا هەرچی نقڵ هەیە ئەم شتانەش هەموو شیرینەکە یعنی خەلای لەش ئاواهی لێک جیا کاتەوە لەبەرەوە ئەو مناڵە دایمە تااقەتم نییە ناخۆم نەخواردنی مناڵ بۆ خواردن سەبەبی ڕئیسی شیرینیە چونکە هەموو مناڵی هەموو ڕۆژە شیرینیە خوایتر وای لەکە کە ئەو خواردنی بۆ ناخورێت ئەوە یەک اینجا دوای ئەوە کە تۆ پرسیارە کرد سیستمی خواردن من نازانم بەڕاستی نەمپرسیەوە چۆن ئەم خواردنانەیان داناوە ئایا مدیرەکە خۆی داێنێ ئایا ئەوەی چێشت لێنێ خۆی داێنێ ئەبێ ئەمانە لە وەزارەتی سەحات چەند دکتۆرێکی ئەخسایی مناڵ خواردن نەک هەر دکتۆری تەبیب بڵین خۆی لەوێ شەهادەیەک هەیە تقریبەن وەکو دکتۆری خواردن وایە دیاتیسکی پێڵێن 4 ساڵە خوێنن هەر بۆ جۆری خواردن چی باشە و چی باش اینجا خواردن هەیە مەسەن پرۆتین بۆ پرۆتینی تیابێ خواردن هەیە بۆ کەڵەگەت بوون ئێمە زۆر پێویستمان بە کەڵەگەت بوونە لەم وڵاتە بەڕاستی یعنی خواردن هەیە مناڵ وا لێکا کەڵەگەت بێ ئەبێ ئەم شتانە هەمووی جیاکرێتەوە دانرێ بە پێی شتێکی سەحی خۆ ئەگەر هەرچی بێت و من خۆم حەزم لە قوبڵی و بامێ دانیم بۆ مناڵان بەم شێوەیە نابێ بەڕاستی دیوێکی تری پرسیارەکەم مامەڵەکردن بوو بە شێوازی پاداشت و سزا بە خواردنەوە واتە بەرتیل پێدان بە مناڵ بۆ ژیرکردنەوەی بە شیرینی ئەم بەرتیل پێدانە یان ئەم کەلتوری ڕازیکردنەی منداڵ لە غیابی هۆشیاری دادە و مامۆستاکانە یان منداڵی ئێمە تازە فێری ئەمە بۆ کە گریا بە شیرینی یان بە شتێ ژیری کەیتەوە بەڵێ زۆر جوانە من خۆم ڕۆیشتم بۆ حەزانەیەک 2 ساڵ لەمە و پێش نەڕۆشتمە ژوورەوە هەر لە دەرگاکەوە مناڵێکی خزممان دانا بڕۆین ئیتر سەیرەکەم زۆر سەرسوڕهێنەر بوو هەلە تەنیش دەرگاکەەوە کە ئەچنە ژوورەوە یەک دۆڵابدانرا بوو پڕ بوو لە نەستەلە و مەساسە و ئەم شتانە وەڵای یەکسەر مامۆستاکەەوە مامۆستاکە وەستاوە یەکی هەر مناڵە و شتێکی وەڵای دووشت بوو دەستی چەپ و دەستی ڕاست ئەمە بۆ من پرسیار لە هەموو دادە و مدیر ئامەکان و مدیری ڕەوزە و حەزانە و ئەمانە ئەوەی من چوم حەزانە بوو پرسیاریان لێ یەکەم تۆ ئەمە بەرتی لە ئەی بە مناڵ ئایا تۆ ئەمە ئەی بە مناڵ ئەی خۆت توانای ئەوە نییە ئەم مناڵە لە دایک و باوکەکە وەرگری بەبێ ئەوەی بەرتیل و شیرینی بیتێ ئەبێ تۆ ئەوەنە و خوێن بێ ئەوە نەخیبرە و هەبێ ئوسلوبێکی تایبەتی پەروەردەی و هەبێ کە پێڵێن پێداگۆگی بە سویدی ئەو ئوسلوبە جوانە و بەکارەهێنی ئەو مناڵە بەیانە لە خەوەستاوە مەسەن ممکنە خۆی پیسکرد بێ دایبەکەی پیسدایکی نەیگۆڕی بێ لە جەوێکی ترابێ دایک و باوکەکە شەڕیان کردو پێشەوەی بێن ئەبێت تۆ بە شێوەیەک مامەڵە بکەی بە شێوەیە ئەم مناڵە وەرگری کە حەز بکە بێتە باوەشە یەکسەر بێتە لاو تۆ ئەم شیرینی ئەمە زەهرە بەو بەیانی ئەیتێ یعنی من داوا لە دکتۆرەکانی شەکەم ئەمە ئیجتیماعاتی لەسەر بگیرێ کۆنفرانس و شتی لەسەر بگیرێ کە تەوزیع کرێ وەکو کتاب بنێرێ بۆ دایانگەکان ئەم شتە هەر نابێ بەدەمی و بەم بەرنامەیە 2 کەس مەسەن بیبینێ و 3 کەس نەیبینێ گوێ بگرێ گوێ نەگرێ خەڵقی ئێمە بەڕاستی سۆر بەداخەوە
گوێ ناگرن چکە بە مناڵی کتێبیان بۆ نەخوێنراوەتەوانێ. مامەڵەکردنی مامۆستا وەک وانە لەگەڵ ئەو شتانەی کە پێویستە منداڵان فێری بن واتە سیستمی وانەوتنەوە بە باخچەی ساوایان تا چەندە تەندروستە. من ئەمەشم دی بە چاوی خۆم بەڕاستی لە ڕەوزە دیم و بیستم لە حەزانەش کە ئینگلیزیان فێرەکەن و گۆرانیان فێرەکەن گۆرانی بەو فێرکردنە ناکە من ئەیزانم بەوەی کەوا لە بەردەمی دایک و باوکەکانە غەڵەت نەکەن و بیڵێن ئەم شتانە بەڕاستی ئەبێ یارمەتیم بن کە ئەڵێم زۆر غەڵەتە زۆر هەڵەیە ئەمە تاکێکی سربەخۆ دروست ناکە. وانەوتنەوەی چی؟ مناڵێ لە حەزانە یعنی چی دەرسی پێبوورێتەوە لە ڕەوزەش نابێت دەرزوتنەوە هەبێ. باشترین ڕێگە کە ئەو کەسە ئەبێ شارەزایی هەبێ بەداخەوە کە ئێستا ئەوەی ئیشی نییە چێ لە ڕەوزە حەزانە ئیژەکە ئەبێ بە یاریکردن جۆرەها یاریکردنی جوان هەیە کە مامۆستاکەیان دادە خۆی لەگەڵی یابیکە من نامێ بڵێم دادە و مامۆستا بەڕاستی ئەبێ ببێ بە یەک کەلیمامە ئەبێ بۆ مستەقبل بێ بە یەک کەلیمە کە هەموو شتەکان بکە ئەو کەسە. اینجا ئەم دەرزوتنەوەیە هیوادارم لا ببرێ ئەم سیستمە من پرسم کردوتم ئەم دەرزوتنەوەیە لەکوێ ناوتانوتیان لە ئەردەنەوە بۆمان هاتووە. هەتا یەکێکی بەرپرسیاریش لەسەرەوە من قسەم لەگەڵا کرد وتی بەڵێ ئەمە لە ئەردەنەوە هاتووە. یعنی ئەم شتە زۆر غەڵەتە مناڵ نابێ دەرسی پێبوترێ نە لە حەزانە و نە لە ڕەوزە ئەم سیستمە ئەبێ لا برێ ئەڵێ دەرسی یەکەم دەرسی دووهەم دەرسی سێم ئەو مناڵە زیڕەی کردووە. اینجا ئێوە نازان مناڵ بەچی یعنی ئەترسێ بە چ شێوەیە ترسانگنی مناڵ کە ئەڕواتە ماڵەوە بە دار و بەردەوە زەرد نابێ هەڵە پەڕێ و داپەڕێ و تەرکیزی نابێ کۆنسنتراخۆن بە سویدی تەرکیزی نامێنێ چونکە شتەکانە مەنگە زۆرن سەری لێ تێگەچێن جا با یەک شتیش بڵێم با دایکان و باوکان و مامۆستا و پەروەردە و هەموو ئەم شوێنانە ئەمە بزانن کە ئەم مناڵە لە حەزانە و ڕەوزەوە دەرسی پێ ئەوترێ هیلاگە بێ بۆ کۆتایی لە شەشە توانای نابێت دەرەجە بێنێ چونکە ئەمەە مێشکی هیلاگ بۆ من دایکێکی سمینارم کرد دایکێک گوتی مناڵ زیرەکە مناڵ توانای شدوەرگرتنی هەیە بۆیە قەیناکە بە ئەنگلیزیان پێ بڵێن وتم تۆ زۆر پەلەتە پەلە مەکە لە مناڵەکە و لەبەر ئەوەی کە ئەم مناڵە وردە شت فێرە بێ هەتا گەورەتر بێ زیاتر شت فێرە بێ مێشکی زیاتر ئەکرێتەوە بەس ئەو یاریانەی کە مناڵێ مناڵ فێر ئەبێ مەسەلەن چۆن خۆڕاگر بێ سەبر و تەحەملی هەبێ بڵێن بەو کەلیمەیە یاخود دیفاع لە خۆی بکە یان بتوانێت جوان ئاوا نەوەستێ ئاوا قسە بکە مەسەن ڕووبکە بۆ دیۆ قسە لەگەڵ تۆ کە ئاوایی شخصێکی تایبەتی هەبێ ئەم شتانە جۆرا و جۆر یاری هەیە ئەم یاریانە باوەڕ ناکەم بەڕاستی لە وڵاتانە دەستکەون یعنی ئەگەر ئیتیسال بکرێت و کۆنتاکت هەبێ لە بینی ئەو وڵاتە ئەوروپیانە بە تایبەتی ینی من هەرەڵێم سوید و نەرویج چکە هەردووکیان یەک سیستم بەکارەهێنن ئەمە یەکێکە لەو سیستمە کتێبانە کە دەرچووە سیستمی ئەو دوو وڵاتە لەسەر چیەمە بۆ ڕەوزە و حەزانەیە کە ئەبێت چی بکەیت و چۆن بکەیت لەبەرەوە لەوان ئەو یاریانە وەربگیرێت کە بتوانێت ئەو مامۆستایانەی کە لەوێ ئیژەکەنە و دادانە بتوانن بە یاری فێری ئەو شتانەیان کرد من مەسەلم زۆر پێ بەڕاستی بەڵام ئێستا وەختی بەرنامەکە ئەوەنگە نییە. یەکێکی تر لە هۆکارەکان بۆ فێرکردنی مناڵ دەوترێت هونەرە. ئایا هونەر تا چەندە لە باخچەی ساوایان لە لای ئێمە بەکار هاتووە وە جیاوازی و بەراورد بە هونەر کە لە باخچەی ساوانی ئێمە دەوترێتەوە بە وڵاتانی پێشکەوتوو ئەو سیستمانەی بەردەوام شانازی پێوە دەکەین دەڵێن سیستمی سویدی لێرە جێبەجێەکەین سیستمی وڵاتانی پێشکەوتوو تا چەندە هونەر ڕەنگی داوەتەوە لە باخچەی ساوان بۆ فێرکردنی منداڵ. بەڵێ زۆر بەڕێزەوە ئێڵێم کە ئەڵێن سیستمی سویدی لێرە بەکارێت من هیچ شتێکی سویدی نابێنم لێرە بەکاربێ لە هیچ ڕەوزە و حەزانەیەکی نمونەییشە ینی لە هیچ مەکتەبێکیشە بەداخەوەم قسەیەکەم بەس ئەڵێم بۆ ئەوەی خەڵق تەشجیع بێ و زیاتر شتە ڕاستەکان تەطبیقکەن بۆ لایەنی هونەری مۆسیقا یەکەم وەسیلەیە لە هەموو عالەمە بەڕاستی لە وڵاتانی پێشکەوتوو بۆ تەنشیتی دەماغ یعنی مناڵ کە ئەنوێنرێ بە گورگەکە هاو بۆ بیخواوت و بە قسەی ناخۆش و بە پیاکێشان و بە لایلایی خۆی ئەمانە هیچ کەڵکی نییە ئەو مناڵە بە ئاسانی و بە هێمنی مێشکراوەی ناتوانێت بنوێ مۆسیقایەک بۆ بخاتە سەر و مۆسیقایەکی
هەڵ زۆرنانە بڵێن مۆسیقایەکی هادی بە دەینکی هادی دایکەکە توانێت بەجێ بێڵی مناڵەکە ئەنوێت حتا لە ڕۆزە و حەزانەکان هەروە ئاکرێ اینجا بۆ دەرسی مۆسیقا هیوادارم ناوی نەنرێ دەرسی مۆسیقا بەس بە بەردەوامی مەسەلەن لە بەیانان کە مناڵ دەست پێەکە زوو کۆکرێنەوە ئاوە لە عەرزەکە بە دایری دانیشن قسەیان بۆکەن ئەتوانن باسی خۆیان بکەن تۆزێ بۆی ئەو شتانی لە دڵیانایە دەرچێت نەمێنێتەوەکو کاریگەر ئەو شتەی دوێنێ لە ماڵەوە ڕوویاوە توانن باسی بکەن هەروەها ئەنجا بە ئەبێت تورەکەیەکی هەبێ لە حەزانەکان ئەنواعی هینی تیابێ ئەم حیوانە بچووکانەیان شتیکە تیابێ کە گۆرانی بەسرە هەڵبێریە اینجا ئەم گۆرانی بە زەخت نەبێ بڵێت تۆ نەتزانی تۆ نەوت ئەوەی وتی ئەیڵێت دوایی فێرە بێ زەخت نابێت لە مناڵ بکرێ بۆ ئەوەی کە گۆرانی بزانێ و فێر بێ بەس ئەبێ بەردەوام مۆسیقا و گۆرانی و منج داواکەم لێ ڕەوزە و حەزانانە هەر هەمووی یەکی مامۆستایەکیان هەبێ کە بزانێ گیتار عود کەمان ئەم شتانە لێبات زۆر مناڵ حەزەکە کە کۆیانەکەیتە و دانیشیت و ئەمەیان بۆ لێ ئیتر هەرچیەک بزانن من لێرەشەوە ئەمەیە کە باسی گۆرانی و کرد داوا لەو خۆزگە بمتوانیا بیان بینم لە گەنجانەی کە هین بڵێن شعری مناڵە نووسن بۆ گۆرانی نەکرد بۆ گۆرانی هەر بەسەر حیواناتی بچووکە مەسەنجان لەبەری بچووکە بمبینیانە کە وەک چۆن ئەڵێ پشی لە سوورە خت بۆ خۆل لێ کردوون بەشت ئەی چاوتیژەی چاو شینە دڵم لە تۆ بەقینە بەم نەوع شیعرە ڕێزم هەیە بۆ ئەوەی نووسیوێتی بەزەوە کۆن بووە مناڵ لە حیوانە ترسێ با مناڵ هەموو ئاژەڵ و گیانلەبەرێکی وردی خۆش بوێ بەڕاستی باش تا چەندە هەست دەکەی تەنسیق هەیە لە سیستمی خوێندنی باخچەی ساوایان پەیوەست بە خوێندنی بنەڕەتیەوە کە دەست پێەکە واتە چ تەنسیقێکی هارمۆنی هەیە لە نێوان خوێندنی باخچەی ساوایان کە منداڵ دەچێت بۆ خوێندنی بنەڕەتی بەڵێ مناڵ هەتا لە حەزانەیە ئەبێ مامەڵەکردنی شێوازێکی تایبەتی هەبێ بەس تەبعا ئەو شتانی کە لە دەرەوە بەکاری هیوادارم قەت بەکار نەیە بە مناڵ بڵێن تۆ بە کچ بڵێن تۆ ژنێکی و بە کوڕ بڵێن تۆ پیاوێکی با مناڵ عمری خۆی ببینێ نەکەر ئەو مناڵان هەتا 17 ساڵ و 20 ساڵیش بە هەر کەسە لە عمری خۆی ببینێ بەڕاستی بەس ئەوەی کە حازرکردنە بەڕاستی ناحەی دەرونی بڵێن ئاگاداریکردنی دەرونی مناڵ لە وڵاتەی ئێمە ئەتوانم بڵێم نییە چونکە مناڵ هەر عون فەردانیشە هەر قسە هەرجنێ و هەر تۆهاری یان تۆ عاقڵ بە تۆ عاقڵی کەلیمەی هار و عاقڵ ئەمەش خۆزگە لە قاموسی کوردیان نەمایە چکە مناڵەکە خۆی نازانێ یعنی چی هار و یعنی چی عاقڵ بەڕاستی من ئەڵێم ئەبێ مامەڵەکردنەکە پێداگۆگی بێ پەروەردەیی بێ بۆ ئەوەی ئەم نەفسیەتی ئەم مناڵە بتوانێ حازر بێ کە چوە سنفی پۆلیەک بەڕاستی بەس ئێمە بەداخەوە نیمانە لەبەر چیش لەبەرەوەی پرۆفیشناڵمان نییە لەبەرەوەی کادرمان نییە کە حازر بێ بەو شێوەیە مامەڵە لەگەڵ ئەو مناڵانە بکە کە چوونە قوتابخانە بتوانن بە خۆشی وەریگرن هەر ترس و هەر شتیان ئەو ینیهینیان لە دڵایە باخچەی ساوایان لای ئێمە توانیوێتی ماڵێ بێ لانەیە بێ کە منداڵ لە ماڵەوە داوا بکە بچێ بۆ باخچە نەک لە باخچەوە داوا بکە خێرا بچێتەوە ماڵەوە بەداخەوە من هینی نمونەیم دیوە بەس من هیچ حەز ناکەم باسی حەزانە و ڕێزەی نمونەی بکەم چونکە ئەمە فروقی تەبەقی دروستەکە بەڕاستی کۆمەڵێک دایک و باوکان پارەیان هەیە پارەی زۆرێن بۆ مناڵەکانیان وەکو ئەو نمونەیە کە من دیم هەمووی سیسەمی کەشخە و هەمووی خواردنی باش و مەسەلەن بە خواردنی باش قەزم ئەوە نییە کە لەسەر سیستمێکی ڕاست بەس ئیتر یعنی ژیانێکی های لایف ئەژین ئەم مناڵە تووشی سەدما بێ لە مستەقبەلەیان کە گەورە بوو نەتوانێ ئەم ژیانە ببینێ هیچ یعنی ئەو حەزانانی تریش کە چووم جاری وایە زۆرە نەوە مناڵی لێیە ئەمە چۆن لە خانووی شایە اینجا حوشە و حەدیقەشیان نیە بچنە دەرەوە اینجا ناشیان بن بۆ سەفرە بۆ ناوغابات بۆ دانیشتن بۆ بچن لە دەرەوە شت بخۆن هەر وەکو حەبسخانە وایە بەڕاستی تا چەندە باخچەی ساوایان لای ئێمە تەندروستە وەڵاهی من ناتوانم بڵێم یعنی نسبەتێکی زۆر کەمە ئیشیان کردووە دەستیان خۆش بێ بەڵام تەندروست نییە بەوەی کە دادە هەبووە بە مناڵەکەی و تۆ کە هاتۆتە ماڵەوە شکاتی و تێتی دەست لەو یاریانە نەیت من جوان دامناوە ئەمە چ تەندروستێکی دوایەوە ڕەوزە و حەزانە حتا پۆل یعنی لە مەکتەبیش ئەبێ زۆر سنفەکان سینکی تیابێ
سینک و تەباخ و ئاوی دایمە و سەلاجە و مجەمیدە ئەمانەی تیابێ بۆی ئەم مناڵە بۆ یاکە دەستی پشووە تینوێ بێ خۆی ئاو بخواتەوە نەڕواتە دەرەوە مەسەلەن دوایەوە عیدمیلادێ شتێکە کرێ قاپتەوزیعەکان شدە خۆن یعنی مناڵ بەم شتانە شخصێتی گەورە بێ هەست بە خۆیەکات. من دوا قسەمەوەیە لە باخچەی ساوایانێک کە سەردانم کرد ناوی نابم وتی ئێمە مامۆستای هونەرەکەمان هەفتەی 2 جار تەلەفۆنی بۆکەین بێ بۆ باخچەکەمان و لە یەکێکی تر لە لێدوانەکانە کە من لەم بەرنمەیە داینابەزێنم دەڵێت ئێمە باخچەی ساوایان جگە لە پارکێک بۆ وەستاندنی و مناڵ بۆ ماوەیەک لە ڕۆژێکدا هیچی دیکەنی تا چەنە لەگەڵم قسە بەڵێ جارێ ڕێزم هەیە وتیشم یعنی ئەبێ ئەم دەرس و شتە لابرێ لە حەزانە و ڕەوزە کەلیمەی دەرس مامۆستای هونەر بۆچی مامۆستای هونەر چ پێداگۆگێکی خوێنووە بێت یعنی ئەو هەر گۆرانیەکە ئەزانێ ئەی شێوەکەی کە بەو مناڵەیەڵێ ئەو مامۆستای هونەرە بۆ گەورە بۆ فرقەی مۆسیقی بەس نەک بۆ مناڵێک ئەوە من بۆیە کە داوام کرد ئەڵێم لە هەموو دایانگا و ڕەوزەیەک ئەبێ یەکێک هەبێ کە مامۆستاژ بێ ئەو سیستمەش باش بزانێ پەروەردەیش بێ و جیهازێکی مۆسیقاشی هەبێ هەموو ڕەوزە و حەزان بۆی ئەم مامۆستای هونەرە نێت کە فێرە بە گەورە بڵێ بەو بڵێ دانی شەوانە و بێ بۆ بڵێ تۆ لە بەرێ نەکرد و بەو شێوەیە شێوەی گۆرانی بچووک گۆرانی بچووکاڵێم لە ڕێزەی مناڵەکە لە ڕێزەی مێشکی مناڵەکە باسی خاڵخاڵۆکە و باسی حیوانات و باسی شتی خۆش و باسی بووکەشوشە و ئەم شتانە ئەبێ بە مامەڵەکەی وابێ ئەو مناڵەت تێبگە مامۆستای هونەری زۆر خاڵەتە بەڕاستی زۆر سپاس شتێک نەماوە وەڵاهی من لێرەوە ئەڵێم چاوی هەموو مناڵانی کوردستان ماجەکەم حەزەکەم هەموو خۆشەویستیەکان و شتە باشەکانی کە خۆمەی زانم بێن بە ئێوە و ڕێزم هەیە بۆ دایکان و باوکان ئەڵێم ئەوەنە لە مناڵەکانتان تووڕەمە بن چونکە بۆ دوا ڕۆژ تووڕێیەکەی بەخۆ دەفرۆشێتەوە بەو کۆمەلگای ئەفرۆشێتەوە ناونەتۆرە لە مناڵ دەرمەهێنن ئەوە نەهار و ئاقل بەکار مەهێنن مناڵ مەشکێنن ڕێزی مناڵ بگرن ڕایان وەرگرن کە ئەچن بۆ ماڵان بۆ شوێنان بۆ سەفەر پێش وەخت پێیان بڵێن ئێمە سبێنێتچین بۆ ماڵی نەنکە ئەگەر مناڵەکە 1 ساڵیش بێ هەر تێگا کە قسەی بۆ بکەی مناڵ لێرە ئێمە قسەی بۆ ناکەین بەداخەوە لەبەرەوە زۆر خۆشحاڵم بەم بەرنامەیە زۆر سپاستانەکەم هیوادارم جۆتان گرت بێ. سپاس.